دەستپێکی بەڕێکەوتنی هێڵی شەمەند نەفەری نێوان بەغدا فەلوجەیە کە ماوەی 3 ساڵە ڕاگیراوە. شەمەند نەفەرەکە بەڕێکەوت ڕێگەی ئاسنی نێوان بەغدا فەلوجە 50 کیلۆمەترە، بەڵام بەهۆی چەندین کێشە کە ڕوبەڕووی شۆفێر و شەمەندەفەرەکە دەبێتەوە زیاتر لە سعاتێک و 30 خولەکمان پێچ و تا گەیشتینە فەلوجە. ئەم شەمەندەفەرە کە ماوەی ساڵێکە ڕاگیراوە، تەواوی خزمەتگوزاریەکانی تێدا و نرخی گواستنەوەکانمان زۆر کەمە. بێگومان لە ڕووی هێڵەکانی ئاسنین و شەمەندەفەرەوە لە عێراق پێویستی زۆرمان هەیە و دەبێت کاری جدی بکرێت بۆ دابینکردنی و کەم و کوتیانەمان. بە درێژایی ڕێگاکە زیادەڕەوی زۆر دەبینرێت. شۆفێرانی ئۆتۆمبیل و خەڵکیش پابەندی ڕێنمایەکان نابن. ئەمە وای کردووە گەشتەکان بە ئاسانی ئەنجام نەدرێن، ڕۆژانە ڕوبەڕووی گرفتی زۆر ببنەوە. بێگومان بەدەست زۆر شتەوە دەناڵێنین کە دیارترینیان ئەو زیادە ڕۆیانەیە لە نزیک هێڵی شەمەندەفەرەکانمان دەکرێت، بەتایبەت پابەند نەبوونی هاوڵاتیان بە یاساکانی شەمەندەنەفەر و هێڵەکان کە ئاشکرایە ئەمانە کاریگەریان لەسەر گەشتەکانمان دەبێت و جار هەبووە چەند خولەکێک شەمەندەفەرەکە ڕاگیراوە بەهۆی بەجێهێشتنی ئۆتۆمبیل لەسەر هێڵی شەمەندەفەرەکە. لە ڕۆژی پێنجشەممەوە ڕۆژانە گەشتەکانی نێوان بەغدا و فەلوجە دەست پێ دەکاتەوە. کاتژمێر 6:45 خولەک لە فەلوجەوە شەمەندەفەرەکە بەڕێ دەکەوێت و کاتژمێر 5 ئێوارە دەگەڕێتەوە. بڕیارە دوای چاکردنەوەی ڕێگاکە کە بەهۆی شەڕی داعشەوە وێران بووە، گەشتەکانی نێوان بەغدا و ڕوومادیش دەست پێ بکاتەوە. یەکەمین گەشت لە عێراقدا لە ساڵی 1940 بووە کە لە بەغداوە بەرەو دووجێلی باشووری سامەرا بوو. کەوکە لەژێر فەرمانڕەوای دەسەڵاتی سەربازی بریتانیەکان بووە. لە 16 نیسانی 1936 تا ئەمڕۆ هێڵەکانی ئاسنین و شەمەندەفەرەکان کەوتۆتە ژێر دەستی عێراقیەکان، بەڵام ماوە بە ماوە بەهۆی کێشەی تەکنیکی و کێشە ئەمنیەکانەوە گەشتەکانیان ڕاگیراوە. بێستون سەلام، کورسات نیوز، فەلوجە.